هەموو خیزە و کۆکەیەکی درێژخایە نیشانەی نەخۆشی ڕەبۆیە. من دکتۆر هەرێم پسپۆری نەخۆشیەکانی هەناوی و سنگ و بۆریەکانی هەوا لەم کورتە ڤیدۆیە باسێکی نەخۆشی ڕەبۆکەین. نەخۆشی ڕەبۆ بریتە لە هەستیاری یاخود حساسیەتی درێژخایانی بۆریەکانی هەوا. زۆربەی نەخۆشەکان بە شێوەی بەردەوام یاخود ناوبەناو خیزە و کۆکەی وشکیان ئەبێ کە لە ساڵەکە چەند جارێک دووبارە ئەبێتەوە. لەگەڵیشە هەندێک جار با بڵێن ئازاری سەرسنگیان ئەبێ یاخود جۆرێک لە بەڵغەمیان ئەبێ کە بە شێوەی دەزولی سپی. زۆربەی ئەم نەخۆشانە بە ڕەبۆ تەشخیص دەکرێن. پێویستە ئەو کەسانە لە سەرەتایە سەردانی پسپۆڕی بوارەکە بکەن لە ڕێی چەند پشکنینێکی تایبەتەوە کە بریتە لە هەڵکاری فەرمانیسیەکان لە ڕێی پشکنینی خوێنەوە بۆ زانینی نسبەتی حساسیت لە خوێندا ئەتوانین دیاری بکەین کە ئەم نەخۆشە ئایا توشبووی نەخۆشی ڕەبۆیە یاخود هەر هەستیارێکی حساسیەتێکی وەرزیە. بۆیە گرنگە ئەم کەسانە کە بە پێی ڕێنمایە پزیشکەکان پابندی عیلاجەکان بن پاشانیش بەردەوام بن لە مراجعەکردن و سەردانکردنەوەی پزیشکەکە چونکە وەک هەموو بوارەکانی تری پزیشکی گۆڕانکاری بەرچاو لە چارەسەری ڕەبۆدا دروست بووە. هەر لە گۆڕانکاری لە جۆرێتی بەکارهێنانی پەمپەکانەوە هەتاکو و دەرزی بایۆلۆجی. بۆیە باشترە کۆمەڵێک فاسی تایبەت کە پێویستە بۆم کەسانە بکرێت لە ڕێی ئەشعی سیەکانەوە بێ یاخود لە کۆمەڵێک شیکاری خوێنەوە دیاری بکرێت کە چ جۆرە ڕەبۆیەکی هەیە. چونکە ئەمە کاریگەری لەسەر چارەسەر و متابعەکردنی نەخۆشەکە بێ لە داهاتوە. سمارت وەرچەرخانە.